لە گوندی بارەی بچووک لە شارباژێر دوو هاوژین بە تەنیا بەیەکەوە دەژین. خانمەکە دەڵێت نە من بەبێ ئەو دەتوانم نە ئەویش بێ من دەتوانێت ماشەڵامان لێبێت زۆر گونجاوین. ئەوان بەیەکەوە کار دەکەن، کاری مەڕوو ماڵات دەکەن، بەخێوکردنی مەڕوو ماڵات دەکەن. بەیانی زوو بەیەکەوە دەردەچن و ئێوارەش بەیەکەوە دەگەڕێنەوە. کاتێک دەگەڕێنەوە دادەنیشن، سۆپایدارەکە هەڵدەکەن، چایەکی گەرم و گوێز و شیرینی بەیەکەوە دەخۆن و بەدەم گوێز خواردنەوە بەدەم چا خواردنەوە بەسەرهاتی خۆش دەگێڕنەوە. خانمەکە دەڵێت ئێرە بۆ ئێمە زۆر خۆشە چونکە ئێمە ئێستا تەمەنەکەمان هی ئەوە نییە بچین لە شارەکان بژین، ئێرە بۆ ئێمە زۆر خۆشە. بەڵام جارجارە ئێمە بیری مناڵەکان دەکەین، بەڵام ئەوان دێن سەردارمان دەکەن. اینجاوەرن بەیەکەوە لەم فیچەرەدا ژیانی ئەم دوو هاوژینە ببینین. ڕێگەیەکی سپیپۆش بەرەو گوندی بارەی بچووک لە شارباژێر. دوو هاوژین بە تەنیا لەو گوندە سنووریەی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان دەژین. 24 دەی هەفتا حەوت زاواجمان کردووە. نەماڵەکە بە بێوی خۆشە نەبە بێ من. ئەم ساڵ ناڵم هەر من و ئەو پیاوی خۆمانی لێبوو هەر خۆم و خۆینی کەسی کەی لێ نیم دێ وڵا لە خوا بەزیای بێنمان خۆشە و تقریبا ئێستا 85 سانتی لەسەر ماوە تا ئێستا جارێکی من ماڵیوە لەوە پێش 15 ساڵیش ئەم ساڵان بەفرەباریوە تقریبا مەتر و ئەگەر بمایوانە ڕۆلۆنە و مەترونیەک زیاتر باریوە لێرە. ڕێگەبانەکەمان بۆ نەکراوە تقریبا هەفتەیەک هە سیارە نەهات بۆ ئەم دێیە. ڕێکەی گیرا بوو 13 ڕۆژیش لەسەر یەک کارەبامان نەبوو. تازای مەکەڵکی چاخان و ماخانەشمان پێوەتەوەڵە دۆمینێ بکەین. لەبەر ئەوە ئێرە خۆشترە بۆ ئێمە بە نیسبەتەوە کە تۆ تەمەنمان هاتوۆتێ دێهاتەکان خۆشترن. ئەمە چەند جار لە ڕۆژەکە ئاندۆشن؟ دوو جار ئێوارە و بەیانی. ئەی بەشی ئەم ئێڵە ئەی چۆن ئەمە هەموو بەشی ئەم سەرخڕە؟ ئەمە دوو گوانە دۆشم دووش بۆمی. دڵم نایە چونکە گۆلەکەی پاکیەکەوێت دستانیشە. چەند مانگاتانن؟ دوودانە. ئەمەش گۆلەکەی ئەمە نۆبەنێکیشمان چوار سەرمانە بەڵێ بەمە ئەکیان ئەم ساڵ دوانمان مندار بوونەوەی ئەم مانگای ژوورۆمە. ئەی وەکو ئالیک و ئەوانە زستانان چیان وەڵڵا پینە دستانان ئەرە و جای بۆ دون بەس گیاکەمان تاوا بۆ ئێستا کاسپیانێنێ ئەو جیاشکە کۆیەکەینەوە بە کرێکار کۆیەکەن ئینا خۆی ناتوانێت سپاس بۆ خوامانە زۆر فەقیرە. بەڵێ قەت عەزێتیان ناوی؟ وەڵڵاکی کەمان هەبووەرە وەڵڵا ئالێویان دەشکەیەک لە قەیلیان باقاڵیە بۆ بێ فرۆشتمانەوە زوو فرۆشتمە. هاوینان نزیکەی 30 ماڵن، بەڵام زستانان کە نزیکەی مەترێک بەفر دەبارێت تەنیا دەمێنەوە. وەڵا هاوینان قەرەباڵغە بەس جستانان کەسی لێنە پار باش بوو پار سێ چوار ماڵ بووین و شەوشەوە چوینە لای یەکتر تۆز ئێستاوە دوسێ ڕۆژە شوانەکان ڕۆیوەتەوە بۆیە ئەم دوو ماڵە شاتونێنە کەسی لێنە هەر خۆم و خۆینی ئەو کرێرانیشمان لەگەڵ ئەوش ڕوا جاری بات بەس بیری مناڵەکانم زۆرە کرد ڕۆژ ئەم گوت بەفرەکە ڕێبگرێ و شتێک ببێ من نەتوانم بڕۆمە خەفەتیەوە مەخوات ئەیتە گەوریشکانە شێلکە بکەن بەس بەکو فرۆشتن لیان نافرۆشتین ئەیترە یین بە مناڵان و خزمات بۆیە پێچین و میوانێکمان هات بووانە پێچین و ئیناوەکو هیچ بەربوومێت ئەو شتانە نافرۆشین هەروەڵە بەس ئەگە زیاد بە ئیمانگاکان بەڵا کەشگە فرۆشین ڕۆنە فرۆشین ئەو شتانەکەین بەس وەکو شتیتر بەس هاوینانیش کە شت پێگەی بەرەو بووم وەکو مرەبا دروستیەکەین ڕووبی هەنارەکەین ڕووبی تۆسوورەکەین ئەو شتانە دروستەکەین بۆ فرۆشتن. ئاویێم و دەتفاقی بۆ تێکەم و ئەیکەمەوە ژوورەوە جوورێک شوێنەکەی خۆیەتی؟ ئەو شوێنەکەی خۆیەتی وەڵامە 4 ساڵ هەمە ئەرەوەڵە تەمەنی چەندێکە بێت؟ تقریبا 11 پەڕەن بە زۆر پشکۆڵی ئەمە هینە ئێستری گاوەکی پێڵێن ئێستری گاوەکی ئایان پچوو ناوەسێ وەرە هەرچەندە نزیکەی مەترێک بەفر لەم سنوورە باریوە بەڵام ژیانی گوندنشینان بە گەرمی و گوڕیەوە بەردەوامە کەوای کردووە ژیانیان تێکەڵەیەک بێت لە سەختی سروشت و کۆڵنەدان و بەردەوامی و مانەوە. ئەوە سەختێکە
دەرەوەی ماڵ ساردە بەڵام ناو ماڵیان پڕە لە گفتوگۆی گەرم. ئەکچیان دەست خۆش بێ اینجا بۆ چۆرکیە ڕۆشتین جینەکانی میران زۆر خۆش بووەنە بەراوە ئەو ساڵێکە و بزنانەمان هەبوون چەندە خۆش بوو آخر زۆر ئەوە سەغڵەت بوو سەغڵەت بوو بەڵام هەرچۆن لە ئێستا خۆش دڵخۆشتر بوو کاتێک دڵخۆش زۆری دانیشین باسی مناڵی خۆمانەکەی ژیانی خۆمانەکەین حەزماڵم ژیانە خۆشە جاری باشە کە هیلاگەبین ئەم قاچێش هەمیشە قاچمێشێت تەمەنیش ڕۆیوە ئەیتر باسی هیچی تر ناکەین نەگاوە تەلەفۆنێ بکەین بۆ مناڵەکان یان ئەوان تەلەفۆنێک بۆ ئێمە بکەین هیچی تر باز ناکەین چێ ئەم ڕسمەت دیوە بەبیری دەیکێ لەکوێ گرتومانە کوێستانە کارتۆفێ گرتی ساڵی چەند بوو تقریبا 2008 خۆش بۆ زەمانە تازە ڕۆی زەمانە کارکەوەز تازە پیر بووین باوان عاقبەتمان خێر بێ ئامین تازە تەمەنە ناگەڕێتەوە کەریم کاوان ئەی تەمانی بەڕاستیری نمەر ڕۆیت و ناگەڕێیتەوە لەگەڵ هەر هەنگاوێکە لە تەمەنی من دەسڕیتەوە ئەی تەمەنی بەڕاستیرینە هەڕۆی نادەیتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکە لە عومری من هەسریتەوە. نزار جەزا ڕوودا و گوندی باری بچووک لە شارباژێر